ناوم ڕێبوار جەمالە دانیشتووی شاری سلێمانیم لە دایک بووی ساڵی 1970 لە 95ەوە 97ەوە من کارەکەم سەرەتا فڕن و هیتەرم دروست کردووە لە دوایەوە ماوەیەکی زۆریش لەگەڵ هاوڕێیەکی زۆر خۆشەویستمە کاک ڕزگار کەرکووکیە لەسەر لە کەرکووکە پەنچەرچی بووم لە دوای ئەوەش ماوەیەکی زۆر خەریکی ئەم ئیشەم کە ئیشی چاکنی دەعامیە باخە بێ دەستکاریەکەم بەس باغە هەر سیارێ بێ کێشە نییە دوسێ ڕۆژەکە کاتی هەڵبژاردنە ئەم بێت ئەڵێ ئەوە بۆکەم ئەوە ئەڵێ ئەوە بۆکەم هەتا ئێستا هێنە گوێم تێوە نەبووە هیچ هیچ ئەندام پەرلەمانیە باسی کێشەی کە منداگەن نەوە پەرلەمانە خاچم نەبووە هۆی ڕێگرم لە ژیانم پشت بەخوا و بە هاوڕێکانم بە کەس و کارم توانایەکی زۆرم هەیە بۆ ئیش و کار ئەمەش نەبێت دانی کاکەم قاچ هۆگر نییە لە ڕێگرما لە هیچ کاتێکە ئەگەر ئینسان غیرەتی هەبوو توانای هەبوو ئەتوانێت خۆی بژێنە بە چاکی بەڵام هەر شوێنێکی لە دەست بیت نابێتە ئەوەی ناومێت بوون لە ژیانە ئەو بەردام ئەو دوی نەبدانێ بۆ ئەو حکومەتی شوێنی و مەعاشش نەما بەڵام گرێگێت تۆ خۆ بژێنیت من وەک پێم وتی مەگەر ئێستا خەڵک داوەڕانی مەعاشەکات بەڵام لە کاتێکا بۆ من ئەسڵەن بە ئێستا شەوانەیە بەتەمای مەعاش نیم چونکە چاوەڕانی مەعاشکەی مەعاش نەما بەڵام گرێگێت تۆ خۆ بژێنیت مشتری سواز بۆ خوا زۆر بە شێوەیەکی جوان تەعاملیان لەگەڵاکەم ئەوانش بە شێوەیەکی باش ئەو ئیشەش کە منێکم ڕەنگە ساغ بتوانێت بیکات بەڵام ئینسان کە غیرەتی هەبوو ئیش و کاری خۆیەکات بەیانیان 8:09 ئێمە سەر ئیش تا چواری ئێوارە لێرە ئیشەکەم وەکو کەسانێکی ئاسایی ئەم لاولای خۆش مەکەم و ڕۆژانەش مەخژوڵم بە سەقاڵی ئیشکاری خۆمەوە ئەمانەی هەموو بۆ لێکەمانەیە دیزان بۆی دروستەکەینەوە ئەو مازای کەسە بینی و کولیتیا بوو هیچ بەبوونی پێکدانێک دروست بوو خۆت بینیت نەیما بوو بە شەبەکە بۆ بیارسیە چاکشماگر بۆی باغشمان پیا توانەوانە بەس ئەوەی مابوو مەعجووکاری و بۆیاق کرێ ماجووکاری و بۆیاقش لای من ناکرێ ئەتوان بیکەم بەڵام ڕێگە نەڕەخسێ بۆ من گرنگەوەی ئەو پیاوەش لەو دیمەوە ئەیش بۆیاق چییە ئەش ئیسیبایەکی لێ بکە و چاکیکات وایە لەبەرەوە ئەیش خاوەن مەعیشەتە چەندشتی مەوە بۆ چاکە بۆ خۆم دۆنە بۆ چوارلەورەکەم ئەوەش هەر هاوڕێمە ئیشی دەعامیەکە بەڵام بۆ کردنەوە نەک بۆ چاکردن بەڵام حەزەکەم خۆم دا ڕۆژێ دوام بکەمەوە حەزەکەم ئەوی دوام بکاتەوە وایە ئەگە خۆم بەلاوە مەقسە وایە باشم کرا بە دنیایە
كجاري اوي كيدا لم بروق انا عجب الرجوع بعيد هذا بنزين تيكا كيدا الله سوين اخوان بخواسي هزار فيش كردوا دي مجرم سوين بخوان راس تاكات جابر خوش بتاكسين بيه جاري بدو ساعه صوره بدو داخلي انا بيكيد دي ما في شقي التاكسي ابى شلون في كات او صد عامي بس كردنا بو بس كردنا قسي هزار مال لي ورقد والله انا جاري بتشاكل نكا شوانيا لا برو ايش بينيا موجود بكم تبي شاكم جاري بو كمان دائما هالشي هاتو دلاي من حتى عصب بارم لي ورنا قردوا حتى استجينا كام يعني بلا بارم ماوا ألم كي ياو تبيم كيش مبو كرد بيا زوز بخوش حالي جو إيشي بوا كم نقبلي بوا لبرو خم كمان دام أجا إيش زانه لبرو وقت قبل أجا لما نيبا خم أجا ما لخم عندت أو كاري يكتري يكين نخرج له لا أو كاريك وابو مزور علم بيرد نكوتبو هيج وسائل نبو بورك مكتب مستنا باوكن بدأ يحصل خزان نعكوي دوام فيها بيع لا برو كان جاي فعلا هو داوله كمان دامنا كم بهيش شويه نص اساس نقي دنگان هر چوشن دنگ ممدو حزبانين او كساني كا دسيكي لدس قاچي لدس عليك ايش نيه ايش هي هر کسو بگویری ایشی خوی بکد نالم رو حمالی بکد اسی وقتی ساغیشا دیناری با بیان نکریم ولی ایشو کار نیه چون غیرت کی نیه مجبور هر دانشم لی ایش نیه هر دو قاعدیشم نیه و 40 سالشم تمنه و زیاد لسی سالشم کارکم زیاد لحد مرتاحم حتی استجینا تنازلم بو خوشویستی کسی خون که باوک من نکردو سر برزانه جیاوم چهارای دستی هیچ کسی نیم تنها به حکمتی شوا مانگی 30,000 مایاتی بس مانگ 90,000 مایاتی روشی 1000 دینار لیچ که دکا پیوستیم پی نبوه بله حکمت نیم حتی که یابیم ایه باو حتی به حکمتیشی نازانم داوی لحولاتیان نکم داوی لبیدکم هاوکاری یکتریب کن بلام داوی لحکمتی ناکم کنیه که حکمتی کشاکم هبو او کاری داوی لیکم خاص بلا سریشی جیانم دابین که بلام ده استشا حکمت بدی ناکم حتی هیچ داوی کم لحکمت نبی